بێگومانە بێ ئێمە ئەو ڕاستێ بزانین نەک بە تەنها مۆلیدە ئەهلیەکان، ئێمە لە بەرهەمێنانی وزەی کارەبا بە تەواوەتی تەنانەت لەسەر کەرتی حکومی و لەسەر کەرتی ئەهلی پشمان بەستەوە بە سوتەمەنی نەوتەکان. ئێستا ئەو ژماری مۆلیدانەی کە کەرتی تایبەت هەیەی بۆ بەرهەمێنانی کارەبا لە دەوری 5,000 مۆلیدەی گەورایە. ئەمە بێجگە لەو مۆلیدە گەورانی کە حکومەت ینی ئەوانەی کە با بڵێن بە وزە نەوتیەکانی ترە گەر گازۆیل بێ، ئەگەر گاز بێ، ئەگەر هەر سوتەمەنیشتر نەوتی بێت بەکارێنێ بۆ بەرهەمێنانی کارەبا. ئەمڕۆ وەکوەی کە ئاماژەی پێکرێ سەرچاوەکان ئاماژەی پێکە هەرێمی کوردستان نزیکەی 6,000 مێگاوات کارەبای ئەوێ. ئەم 6,000 مێگاواتە تەواوی بە وزەی ناخاوێن، بە وزەی ناتەندروست بەرهەم ئەهێنێ وە کاریگەری گەورەی لەسەر با بڵێن ڕەوش و کوالتی هەوای کە با بڵێن ژیانمانی پێ وابەستەیە هەیەی. ژمارەی ئۆتۆمبیلەکان لە باشووری کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. بە پێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم، ئاماری گشتی ئۆتۆمبیلی تۆمارکراو تا 6 مانگی یەکەمی ساڵی 2020 بریتیە لە 1,776,346 ئۆتۆمبیل. ئەمە جگە لە ئۆتۆمبیلی سەربازی و پۆلیس. بە پێی ئاماری هەمان بەڕێوەبەرایەتی تەنها لە ماوەی 6 مانگی سەرەتای ساڵی 2020 33,531 ئۆتۆمبیل تۆمار کراون. تا کۆتایی ساڵی 2020ش ژمارەی ئۆتۆمبیلە تۆمارکراوەکان 1,800,000 ئۆتۆمبیلی تێپەڕاندوو. بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانی بەردەوامیش مۆلیدەی کارەبا کاری پێدەکرێت کە بەپێی ئامارە نافەرمیەکان ژمارەی مۆلیدە ئەهلیەکان بریتین لە 5,000 مۆلیدەی کارەبا. سەبارەت ینی بەو سوتەمەنەی کە بەکارێت ئێمە بێ ڕاستکۆ بین، چونکە پاڵاوگەکەمان پاڵاوگەی تەواو نییە، ناتوانێت هەموو پێکاتە هایدرۆکاربۆنیەکان وەک پێویست جیا بکاتەوە. جا ئێمە ئەزانین ئۆتۆمبیلەکان یا ئەو مەکینانەی کە دیزڵن هەر یەک جۆرێک لە هایدرۆکاربۆنی جیاوازێوێ، بە تایبەتی لە ڕووی ژمارەی کاربۆنەوە. مڕەکەبە هایدرۆکاربۆنەکانی بە شێوەیەکی گشتی 3 جۆرن. مرکباتی ئەلیفاتی هەیە، ئۆلیفینی هەیە، لەگەڵ ئەڕۆماتی هەیە. هەر یەکەیان ئەبێ ڕێژەیەکی دیاریکراویان لەم سوتەمەنی هەبێت. ئەگەر هاتوو هەر لە پاڵاوگەکان نەتوانرا پێگاتە هایدرۆکاربۆنیەکان بە پێی ژمارەی کاربۆنەکانیان وەکو پێویست جیا بکەنەوە، بێگومان ئێمە سوتەمەنیەکمان دەسەکەوێت کە سوتەمەنیەکی تەندروست نییە. سەرباری ئەوەش ئەم سوتەمەنیە مەسەل لە ڕادەی گۆگرت ئەبێت یا سنووردار بێت. ئەو پستانەی کە دروستیەکە لە کاتێکە ئەبێ بە هەڵم بە تایبەتی ئەگەر نەفسا زۆر بێت، نەفسایەکێکە لەو ئاوێتە هایدرۆکاربۆنیانەی کە زۆری بەشی بە هەوا ئەچێ و پستان دروستەکات، وەکۆی کە لە هاوی نایبینین کاتێ ڕیج ڤاپۆر پرێژەر زیا ئەبێت دەست بەجێ لەسەر فیت پۆمپەکە گرتێبەربوون ئەبێت، کەواتە بەداخەواڵێم لەبەر ئەوەی کە پاڵاوگەکانمان پاڵاوگەی تەواو نین، ناتوانن هەموو هایدرۆکاربۆنیەکان وەکو پێویست جیا بکەنەوە و حکوومەتی هەرێمیش ناوێ هیچ بەشێکی لە دەست بچێت، ناچار یە تێکەڵکردنەوە ئاکات بۆم ئاوێتانە و هەندێک موادی تێئەکەن کە ئەبینیت ئێستا لەم جێگایە ینی بەتەواوەتی من چاو مەکزێتەوە، لوت مەکزێتەوە. ئەمە بەڵگەیە بۆی کە مەسەلە هەر نەبێ گازی ئۆزۆن لەم کاتا زۆرە چکە گازێکە ئەوکار بۆ کزانەوەی چاو لوت و قڕک. ئەنجا ئەبینیش مەسەلە دیاردەیەک لە خوارەوە ئەگەر تێڕوانین بکەی لە خوارەوە تێڕوانین بکەی بۆ هەواکە، ئەبینین هەیزێ دروست بووە، با بڵێن تەمێکی سپی دروست بووە. ئەم تەمە سپیە مەتوانین لە ڕووی زانستیەوە بڵێن دیاردەی ئیپیسۆیدە. ئیپیسۆد یانی چی؟ کاتێ ڕێگەزەکانی کەشوهەوا ڕێگەزەکانی کەشوهەوا تێکەڵ بە دووکۆڵی ئۆتۆمبیل ئەبێ ئەو دیاردێت بۆ ئەخڵقێنێت. سەبارەت بەو توێژینەوەی ئەو پشکنینەی کە خۆم کردم لەسەر نزیکەی 700 ئۆتۆمبیل سەبارەت بە دەرچەی ئەو دووکەڵەی کە دەرئەچێ هەنە پێکاتم بە دواچوون کرد.
بەس لە پێکاتی هایدرۆکاربۆنی بەدواچوون دەمکرد CO یەکەم ئۆکسیدی کاربۆن کە گازێکی ژەراویە CO2 بە دواچوونم کرد لەمدام بە دواچوون کرد کە بینیم ڕێژەی لە 150 نزیک ئۆتۆمبیلەکان هیچی نەمڕکباتی هایدرۆکاربۆنی بەس لە 200 ppm ڕێگە پێداوە ئەم بینی لە هەندێک جارە یعنی نەک 200 ئۆمبێتەڵ بەڵکو بە هەزارەها ppm هایدرۆکاربۆنی دەرەچێت بۆ نمونە بۆ یەکەم ئۆکسیدی کاربۆن تەنها لە 105 ڕێگە پێدراوە دەرچێت ئەم بینی لە هەندێک جێگا ئەبوو بە 2.5 لە سەدا یعنی 5 جار لەو ئاستە زیاترە CO شێشێکە لەو گازانەی کە گازێکی ژەهراویە توانای ئەوەی هەیە لەگەڵ هیمۆگلۆبینی جەستا ینی بە 300 جار وەک لە ئۆکسیژین زیاتر یەک بگرێ وە کەسەکە تووشی ژەهراوی بوون بکات.